وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئاەتی وعلم آدم الأسماء كلها باسی چی دەکات؟ مانای بەرزی ئەم ئاەتە پیرۆزەی سوورەتی ئەلبەقەرە بەم شێوەیەیە: خوای گەورە جەللە جەلالوهو هەموو ناوەکانی فێری ئادەم کرد. شتێکی ئاشکرایە لە قورئانی پیرۆزدا ئەم بابەتە لەو شوێنەدا باسی هاتووە کە بابەتی جێنشینی حەزرەتی ئادەم باسکراوە. فریشتەکان بەهۆی هەندێک لەو توخمانەی لە سروشت و چیەتی حەزرەتی ئادەمدا بەرچاویان دەکەوێت، پێشبینی ئەوە دەکەن کە خراپەکاری بکات لەسەر ڕووی زەوی و خوێن بڕێژێت و لە ئاخاوتنیاندا لەگەڵ خوای گەورەدا ئەم پێشبینیەیان دەخەنە ڕوو. واتە دەڵێن: خوایە گیان، کە تەماشای چیەتی مرۆڤ دەکەین وا دەردەکەوێت خوێن بڕێژێت و بکوژێت و فیتنە دروست بکات. فریشتەکان هەروەک ئەو مرۆڤانەی کە لە خەت و خاڵی ڕووی کەسێکەوە ڕۆح و چیەتی کەسانی دیکە دەخوێننەوە، ئاوەها لە سیمای معنەوی حەزرەتی ئادەمدا ئەمە دەبینن، چونکە ئەم شتە لە نێوچاوانی ئەو بوونەوەرە دەخوێندایەوە کە لە ماددە پێکێنەکانی زەوی دروستکرا بوو. ئەگەرچی لە ڕووی ئەو بوونەوەرەدا هەندێک شتی دیکەی تایبەت بە هەناسەی خواییش دەخوێندایەوە، بەڵام یەکەم جار ئەو لایەنەی دیکە بەرچاوی فریشتە بەڕێزەکان کەوتبوو. بەڵێ، مرۆڤ ئەو بوونەوەرەیە کە لایەنێکی لەگەڵە و لایەنەکەی دیکەی لە هەناسەی خواییە. لە ڕووی لایەنە زەمینیەکەیەوە شەهوەت و ترس و تەماح و ڕق و چینەی هەبوو. لە ڕووی لایەنەکەی دیکەی شێوە توانای هەبوو بەرز ببێتەوە بۆ عیلین و شێوەی ئەحسەنت تەقویم وەربگرێت و بچێتە ڕیزی نیشتە جێبوانی ئەلمەلاء الئەعلا. فریشتەکان هەستیان بەو حاڵەتەی لایەنە جەستەییەکەی حەزرەتی ئادەم کردهبوو، هەر بۆیە پرسیاریان لە خوای گەورە جەللە جەلالوهو کرد و گوتیان: ئایا کەسێکی تێدا دەکەیتە جێنشین کە خراپە و تاوانی تێدا بچێنێت و خوێن ڕێژی تێدا ئەنجام بدات؟ خوای گەورەش جەللە جەلالوهو بۆ تاقیکردنەوەی فریشتەکان سەرەتا ناوی شتانی فێری حەزرەتی ئادەم کرد. واتە بۆ نمونە ناوی درەخت و بەرد و گڵ و هەتا دوایی فێری حەزرەتی ئادەم کرد. بەڵام لەبەر ئەوەی کە ناو بە تەنها واتایەکی نابێت، ئەو شتانەشی بە شێوەیەکی پوخت فێر کرد کە لە پشت ئەو ناوانەوە بوون، واتە ناونراوەکانیشی فێر کرد. لە بنچینەدا هەموو شتێکی ناوگەردوون دوو ڕووی هەیە کە لە ناو و ناونراو پێکاتون. لەم ڕۆوە کاتێک دەگوترێت ناوەکانی فێری حەزرەتی ئادەم کرد، ئەمەواتە ئەو شتانەشی فێر کردووە کە ئەو ناوانە ئاماژەیان بۆ دەکەن. خوای گەورە جەللە جەلالوهو درێژەی ئەو شتانەی کە بە پوختی فێری حەزرەتی ئادەمی کرد فێری حەزرەتی محەممەدی کرد صەڵڵە الله عەلەیه وسەلەم. بەڵێ، درێژەی ئەو کتێبەی کە پێڕستەکەی بە حەزرەتی ئادەم خوێندرایەوە فێری حەزرەتی محەممەد صەڵڵە الله عەلەیه وسەلەم کرا. خوای گەورە جەللە جەلالوهو بە فێرکردنی ئەو ناوانە جێنشینی حەزرەتی ئادەمی عەلەیه السەلام نیشان داوە. ئەو حەزرەتی ئادەمەی بەو ماددانە بەدیهێنرا کە لە ڕووی زەویەوە وەرگیرا بوو بە ناوی ئادەمەوە یاد دەکرێت. هەروەک موحیەددینی عەرەبیش لە کتێبەکەی بە ناوی فسوس الحەکەمدا باسی دەکات جێنشینی خوای گەورەیە لەسەر زەوی و خاوەنی مەقام الجەمعە. ئەگەر لە هاوێنەی ئادەمەوە تەماشای شتان بکرێت، یەکێتی بوون وەحدەت الوجود دەبیندرێت. لە گۆی زەویدا مرۆڤ جێنەزەری خوای گەورەیە و کۆکەرەوەی ناوەکانی ئەوە. بەڵێ، ئەو خاوەنی مەقام الجەمعە نەک مەقام الفەرق. خوای گەورە بە فێرکردنی ناوەکان کە ئەو پلە و پایە گرنگەی پێشکەش بە حەزرەتی ئادەم کردووە، کەواتە خوای گەورە کورتەی هەموو زانستەکانی وەک ئیلهامێک بەخشێ حەزرەتی ئادەم. لە سایی ئەو ئیلهامەوە حەزرەتی ئادەم لەلایەکەوە پوختەی ڕاستیە دینیەکان فێر بوو، لەلایەکی دیکەشەوە هەر بە وەحی پوختەی هونەر و زانستەکانی چەشنی کیمیا و فیزیا و گەردونناسی و پزیشکی فێر بوو. ئەم قسەیە واتە بناغەی سەرەتایی و دەستورە بنچینەییەکان فێر بوو، نەک ورد و درشتی ئەو هونەر و زانستانە. بەڵێ، ئەمە شتانێکی پوخت بوون، شتانێک بوون کە پێدەچێت بە هەندێک هێما باسییان لێوەکرا بێت.
بەڵام هەر ئەمەندەش لەو زانستە هێندە گەورە بوو کاتێک بۆ فریشتە بەڕێزەکان خرایە ڕوو نەیانتوانی بیزانن. ئەم بابەتی نەزانینە دەکرێت بەم شێوەیە لی تێبگەین. جیهانی جەستەکان هەمیشە لە جیهانی ڕۆحەکان جیاوازە. ئێمە بوونەوەرانێکین کە لایەکمان سەر بە جیهانی جەستەکانە. جا هەروەک ئەمە وایە هەموو بەشێکی کتێبی سروشتی کە ئێمە تەماشای دەکەین دووبارە سەر بە جیهانی جەستەکانە. تابلۆ بێجیان و گیان لەبەرەکانی جیهانی جەستە لەلایەن ئەو شتانەوە کە جیسمانی نین بە تەواوی درکیان پێناکرێت. بۆ نمونە لە جیهانی جەستەکاندا ڕەهەندی بینین و بیستن هەیە و ناتوانین لەو ڕەهەندانە دەربچین. بۆ نمونە مرۆڤەکان تەنیا 5 لە ملیۆنی ئەو شتانە دەبینن کە دەبینرێن و ناتوانن پشتی ئەوە ببینن. بەڵام هێندە هەیە کە ئەو بینین و بیستنەش دووبارە لە جیهانی جەستەکاندا ڕوودەدات. ڕەهەندی بینین و بیستنی فریشتە بەڕێزەکان تەواو جیاوازە چونکە ئەوان ڕۆحانین. هەر لەبەر ئەمەیە کە هەندێک لە تەنەنیانەکان و تەنانەت ڕۆحانی و جنیەکانیش ئەگەر بیانەوێت تەماشای جیهانی بینراو بکەن لەژێر سێبەری بوونەوەرێکی جیسمانیدا هاوێنەی جەستەی ئەو بوونەوەرە بەکاردەهێنین و لە چاوی ئەوەوە تەماشای جیهانی جەستەکان دەکەن. ناوازەیی و ڕێک و پێچی کەون و کائینات تەواو جیاوازە لەگەڵ ئەوانەدا کە جیسمانین. فریشتە بەڕێزەکان بەهار و هاوین و گوڵ و گوڵزار و مێرووەکان بە شێوەیەکی جیاواز لە تۆ دەبینن. بەڵێ لەبەر ئەوەی ئەوان لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە تەماشا دەکەن شتانێکی زۆر جیاوازتر دەبینن لەوەی کە تۆ دەیبینیت و دەیبیستیت و چێژی لێ دەبینیت. ئەو ناوانەی کە خوای گەورە جەل لە جەلال و فێری حەزرەتی ئادەمی کرد عەلەیه السەلام چەند ڕاستیەکی پوخت بوون سەبارەت بە ئاەتە تەکوینی ئاەتەکانی کتێبی گەردوون و شەریعەتە فیتریەکان و ئەو یاسایانەی کە لە گەردووندا هەن. ئەو فریشتە بەڕێزانەی کە جسمن لەتیفن لەبەر ئەوەی تا ڕادەیە گەوشتانەیان نەزانی کە تایبەتن بە جسمن کەثیفەوە گوتیان پاچی و بێگەردی و ستایی شەرشایستەی تۆیە. ئێمە هیچ زانستێکمان نییە تەنها ئەوە دەزانین کە تۆ فێرت کردوین. کاتێک خوێندنەوەیەک بۆ ئەم دوو بابەتە دەکەین دەگەینە ئەم دەرەنجامە. خوای گەورە ڕاستیە پوختەکەی گەردوونی فێری حەزرەتی ئادەم کرد. ئەم فێرکردنەش وردە وردە پەرەی سەند و گەیشتە کەماڵی خۆی و لە حەزرەتی محەممەددا سەڵ الله عەلەیه وسەلەم کە کامڵی ڕەهایە و خاوەنی مەقام المەحموودە گەیشتە چڵەپۆپە. ئەو لەو ڕووەوە کە شایەن بوو بۆ هەموو ئەو شتانەی کە بۆ فێربوون دەشیان بۆ محەممەد و ئەحمەد و مەحموود و حامد واتە بە هەموو شتێکیەوە وەک زاتێک دەرکەوت کە ڕێنمونی ئەوانی دیکەی بۆ ڕێگاکانی سوپاس و ستایشی خوای گەورە دەکرد و چواردەوری خۆی ڕووناک دەکردەوە. ئەو شتانەی کە بۆ ئەو مەسهەر بووە تا ئێستا کەسی دیکە بۆی مەسهەر نەبووە. ئەو هاوشێوەی قورئانی پیرۆز کە شوێنی درەوشانەوەی هەموو ناوە جوانەکان بوو بۆ ئەوە نێررا بوو تا نوێنەرایەتی هەموو ناوە جوانەکان بکات. سوورەتی فاتیحە بۆ قورئان چی بێت ئەویش بوو بە هەمان شت بۆ هەموو پێغەمبەران واتە بووە سوورەتی فاتیحەی پێغەمبەران. یەکەم مەسهەری حەوت ئاەتەکەی سوورەتی فاتیحە و چەقی هەر حەوت ئاەتەکە حەزرەتی ئادەم بوو. بەڵێ حەزرەتی ئادەم چەقی هەر حەوت سیفاتەکەش بوو. ئەو حەوت ئاەتە لە ڕوە لە دونیەکەیەوە ڕووی لە حەوت سیفاتە و حەوت ڕاستی نیشان دەدات. مرۆڤ لە نوێشکردندا بە تەواوی ئەو کارە بەرجەستە دەکات. لەبەر ئەوە بە هەر حەوت ئەندامەکەی جەستەیەوە سوزدە دەبات و ڕووی لەو حەوت ئاەتە پیرۆزەیە. پێغەمبەری سەرداریش درودی خوای لێبێ جێگەی درەوشانەوەی تەواوی سوورەتی فاتیحەیە کە قورئانی پیرۆز درێژە پێدەری ئەو سوورەتەیە واتە سوورەی فاتیحە لە پێغەمبەری سەرداردا سەڵ الله عەلەیه وسەلەم درێژەی پێدراوە و دەرکەوتووە. لەبەر ئەوەیە کە بە سەردار سەڵ الله عەلەیه وسەلەم دەگوترێت ئەحمەد و بە ئومەتەکەی دەگوترێت حەمادون و بەوانەش کە لە دەوری ئەو کۆبوونەتەوە و لە سێبەری ئەو دانگوتراوە لیوا الحەمد. بەڵێ درێژەی بابەتی فێرکردنی ناوەکان تعلیم الئەسما بە حەزرەتی محەممەد سەڵ الله عەلەیه وسەلەم دراوە. خۆش بە حاڵی ئەو درودی خوای لێبێ و خۆش بە حاڵی ئێمەش. لە ڕاستیدا زانست و هونەرە نەرمونیانەکانیش هەر لە ژێر ناونیشانی تعلیم الئەسمادا متاڵا دەکرێن. جا هەروەک ڕێنوێنی کاری مەزن ئاماژەی بۆ دەکات
لەو ڕۆوە کە خوای گەورە چەندەها توانە و لێهاتنی لە مرۆڤدا کۆ کردووەتەوە، ئەوە هەرچی کەماڵی زانستی و پێشکەوتنی هونەری و کارە دەراساکانی دۆزینەوە و تەکنەلۆژیای مرۆڤن. ئەم ئاەتە پیرۆزە بە تعبیری ناوفێرکردن هەمویانی دەربڕیوە. ئەم گوزارشت و شێوە دەربڕینە هێمایەکی بەرز و وردی تێدایە کە بریتیە لەوەی هەموو کەماڵ و زانست و پێشکەوتن و هونەرێک هەرچیەک بێت ڕاستیەکی بەرز و بڵندی هەیە. ئەو ڕاستیەشپاڵی بەیەکێک لە ناوە جوانەکانی خوای گەورەوە داوە. بەم پاڵدانەوەیەشی بەو ناوەی کە دارای چەندین پەردەی جیاواز و جۆراوجۆر و بازنەی جیاجیای دەرکەوتنە، هەر یەک لەو هونەر و کەماڵ و سەنعەتە کەماڵی خۆی دەست دەکەوێت و دەبێت بە ڕاستیەکی ڕەسەن و ڕاستەقینە. دەنا هەر یەکەیان سێبەرێکی ناتەواوی قرتاوی کزی تێکەڵ و پێکەڵ دەردەچێت. بۆ نمونە ئەندازەیەکێکە لە زانستەکان ڕاستی و ئەو پەڕی ئامانجی ئەم زانستە لە گەیشتندایە بە ناوی جوانی ئەلعەدل و مقەدەری خوای گەورە و بینینی درەوشانەوە پڕ لە داناییەکانی ئەو ناوە پیرۆزە بە هەموو مەزنی و سامێکیەوە لە ئاوێنەی زانستی ئەندازەدا. هەروەها بۆ نمونە پزیشکی زانست و کارامەیی و پیشەیە لە هەمان کاتدا. ناوەڕۆک و ڕاستی ئەم زانستە پاڵی بەیەکێک لە ناوە جوانەکانی خوای گەورە داوە کە ناوی ئەلشافیە. جا بەبینینی درەوشانەوە میهرەبانەکانی ناوی ئەلشافی خوای گەورە لە دەرمانە پەرش و بڵاوەکانی ڕووی زەویدا کە دەرمانخانەیەکی مەزنە، ئەم زانستی پزیشکیە بە کەماڵی خۆی دەگات و دەبێت بە ڕاستیەکی ڕاستەقینە. هەروەها ئەو زانستانەی کە لە ڕاستیەکانی بوونەوەران دەدوێن وەک فیزیا، کیمیا، ڕوەگزانی و زیندەوەرزانی کە چەند زانستێکن لە ڕاستیدا دانستی شتانن، دەگونجێت ئەمانە ببن بە زانستی ڕاستەقینە. ئەمەش بە بینینی درەوشانەوە هەرە مەزنەکانی ناوی ئەلحەکیمی خوای گەورە لە شتاندا وەک درەوشانەوەکانی کارسازی و پەروەردە و چاودێری و بینینی سوود و بەرژەوەندیەکانی ئەم درەوشانەوانە لە هەموو شتێکدا. واتا بە پاڵدانەوەی ئەم زانستە بە ناوی ئەلحەکیمی خوای گەورەوە ئەو دانستە دەبێت بە دانایی ڕاستەقینە. دەنایان دەبن بە چەند خورافتێک کە هیچ کەڵک و سوودێکیان نەبێت یان ڕێ بۆ گومڕایی تەخت دەکەن وەک ئەوەی لە فەلسەفەی مادی سروشتیدا بەدی دەکرێت. ئەو ڕاستی هەموو شتەکان بە باشترین شێوە دەزانێت.